پێنج خوێندکاری خاوەن پێداویستی تایبەتن لە هەڵەبجە لەسەر دەستی مامۆستایەکی خۆبەخش ڕایەنانیان پێدەکرێت لە پێشبڕکێی نیشتیمانی پرۆگرامی ماجیک ماث پلەی یەکەمیان لەسەر ئاستی عێراق بەدەستهێنا. بەشداریم کردووە لە پاڵەوانیەتی عێراق بۆ پرۆگرامی ماجیک ماث توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. هیوادارم ساڵێکی تر لە هەڵەبجە بڵاوکە لەبرەی لە هەڵەبجەوە چوون بەوەلا زۆر ماندوو. منداڵەکان دەڵێن ئەوان نزیکەی 6 کاتژمێر بەڕێگەوە بوون تا گەشتونە تەولێر و بەشداری تاقیکردنەوەکەیان کردووە. دەیانەوێت لە ساڵانی داهاتووتردا لە هەڵەبجە پەرە بەم تاقیکردنەوەیە بدرێت. چوون بۆ هەولێر بەشداریمان کرد لە تاقیکردنەوەی پرۆگرامی ماجیک ماث لە هەولێر پلەی یەکەمیمان بەدەستهێنا. هیوادارم ساڵێکی تر لە هەڵەبجە بگرێ لەبەرەوەی زۆر ماندوو بوون کە چوون بۆ هەولێر. چوون بۆ تاقیکردنەوەکە لەوە توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. دەنگی ئەمریکا ئاستەنگەکانی بەردەم خوێندکارەکانی گەیاندا قایمقامی هەڵەبجە. لە بەردەم مایکی دەنگی ئەمریکادا بەڵێنیدا ساڵی ئایندە چەند ڕۆژێک پێش تاقیکردنەوەکە بیان گەێنێتە هەولێر و لە هەڵەبجەش گەشە بەم پرۆگرامە بدرێت. هەر ئەمڕۆ بەڵێنیان پێم و هەر ئەمڕۆژ داوام کرد لە بەڕێز مامۆستا بەهەجە دۆ کوڕێخراوی کە مندامانی هەڵەبجەکە پرۆپۆزڵێک ئامادە بکە بۆی هەر لە ئێستەوە خۆمان ئامادە بکەین بۆ ساڵی داهاتوو کە چاوەڕێی ئەوەکەین ئیمکانەتی باشتر و چاکتر لە مناڵان دەرکەوێن. بەڵێ بەڵێنیان پێی کە بۆ ساڵی داهاتوو فراوانتری بکەین و هاوکار و پشتیوانیان بین. ڕێکخراوی کە مندامانی هەڵەبجە دەڵێن قایمقامی هەڵەبجە ڕای سپاردوین دەرخستەیەک ئامادە بکەین بۆ گەشەدان بەم پرۆگرامە کە داواکاری منداڵەکان بوو. ئێمە وەکو ڕێکخراوی کە مندامار زۆر سوپاسی بەڕێستانەکەین کە لە ماوەی گفتوگۆکانتانە لەگەڵ بەڕێز نوخشەخانە کە پرسیارێکتان لێ کرد ئایا ئێوە بۆ ساڵێکی کە چ بەڵێن و وعدێگەیەن بە ڕێکخراوی کە مندامانی هەڵەبجە لەبەرەوەی ئەم پرۆگرامی ماجیک ماسە پەرە پێ بدرێ لە ناو هەڵەبجەدا. لێرەوە زۆر خۆشحاڵی بەڕاستی نوخشەخان بەڵێنیدا هەر بەخۆمی وت لێ ئێستا وتی پرۆپۆزڵێک حازر بکە ئێمە لە خزمەتانن و بەڵێنتانین. پرۆگرامی ماجیک ماث بە ئامێری ئەباکۆس و بە بیرکردنەوەی خەیاڵی ئەنجام دەدرێت. لە کەمترین ماوەدا ژمارەکان بە پرۆسەی کۆکردنەوە و لێدەرکردن و زەڕبدا تێپەڕ دەبن. پاشان وەڵامی دروست دەدرێتەوە. لە پێشبڕکێی ئەم ساڵی تاقیکردنەوەکەدا ئەحمەد فەیسەڵ لەگەڵ ئەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە لەسەر ئاستی منداڵانی ئاسایش پلەی سێیەمی عێراقی بەدەستهێناوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.